ئاوات شێخ جەنگی و نمونەکانی لە مێژووی کورددا. ڕووداوەکانی لالەزار چەند بەهێزی پیاوەکانی نیشاندا بەرامبەر بە یەک ئەوەندەش بەهێزی ژنی نیشاندا هەم وەک دایک هەم وەک هاوسەر و هەم وەک خوشک. هەمووان ڤیدیۆی ئاوات شێخ جەنگیمان بینی تا ئەو کاتەی دوو براکەی لەلایەن هێزە ئەمنیەکانی سلێمانیەوە دەستگیرکران ئەو لە پاڵیان دامایەوە و بۆ یەک سات دوو براکەی جێنەهێشت. ئاوات شێخ جەنگی خۆی باسی شەوی شەڕەکەی کرد کە چۆن لەناو ئاگرباران و ڕێژنەی گولەدا هەوڵی داوا شەڕەکە ڕابگرێت. ئەمە ڕێک ئەو ساتەیە کە دەری دەخات ژنی کورد دەیەوێت ئەو ئاگرە بکوژێنێتەوە کە پیاوان دایان گیرساندووە. ڕام کردە دەرەوە وتم شەڕاگرم تکایش یعنی هینیش وەکو بارانێتە خوارەوە. هەر نە ئەوەستام ئەوت ئەی هاوار هەر هاواری بافلیش مەکرد ئەموت بافڵ کوڕە بافڵ شەڕاگرە بافڵ با لێرە ببڕێتەوە. مێژووی ئێمە پڕە لە نمونەی ئەو ژنانەی هەم هەڵی پیاوەکانیان ڕاست کردوێتەوە و هەم ئەوان نەبوونایە زۆر جوڵانەوە و بەرخودان دروست نەدەبوو. بە نمونە حەبسەخانی نەقیب یەکەمین کۆمەڵی ئافرەتانی کورد بە سەرۆکایەتی ئەو دامەزرا. حەبسەخان ماڵەکەی خۆی کردە بارەگای ژنان بۆ داواکردنی مافەکانیان. عادیلەخان ئەو ژنەی هەڵەبجی لە گوندێکەوە گۆڕی بۆ شارێک. یەکێک لە بەهێزترین ژنەکان لە مێژووی کورد دوای مردنی هاوسەرەکەی تەواوی کاروبارەکانی هۆزی جاف بەڕێوە دەبات. قەدەمخێر شۆڕژگێڕێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و زیاتر لە 5 ساڵ راپەڕینی لە دژی دەسەڵاتی ڕەزاشای پەهلەوی ئەنجامدا. مارگرێت یەکەم پێشمەرگی ئافرەت بووە لە کوردستان و لە شاخدا بەرگری لە خاکی کوردستان کردووە. لەیلا قاسم یەکەمین ئافرەتی کووردە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و لە مێژووی عێراقدا کە لەسەر سیاسەتکردن لە سێدارە دراوە. ساکینە جانسس سیاسەتمەدارێکی باکووری کوردستان و ئەنجامی دەستەی دامەزرێنەری پارتی کرێکارانی کوردستان بوو. ساڵانێکی زۆر زیندانی کراوە و ئەشکەنجە و ئازار نەما لەسەری تاقییان نەکرد بێتەوە تا ئەوەی دوجار لە پاریس تیرۆریان کرد. لەیلا زانا سیاسەتمەدارێکی باکووری کوردستانە و یەکەم کەس بووە بە زمانی کوردی سوێندی یاسایی لە پەرلەمانی تورکیا خواردووە. هەر لەبەر ئەوەش زیاتر لە 10 ساڵ زیندانی کراوە. ئێمە ناوی زۆر ژنی بەهێزمان هێنا دڵنیام سەدانی دیکەش هەن. تۆش لە کۆمنت ناوی یەکێک لە ژنە بەهێزەکانی کورد بنووسە.